الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برا مسلمان كانم، برا خوشويس كانم، نعمتي آسايش تيري دو نعمتي قوري پروردگاري مزنن بسر مروفكانو. نعمتي أمنو نعمتي تيري دو نعمة لنعمة هر قوركان كخواي پروردگار منت أكا بسر مروفكانا كاتي بيان أبخشي. أمنو آسايش خوشويس كانم، تيري ودور لبرسيتي زور گرنگن. جياني مروف، جياني إنسان، جياني آسايي طبيعي آدمي زاد كان لسر أو دو نعمتا راوستاوا. خواهي تعالى لقرآني بيروزا أفرمي: أولم نمكن لهم حرما آمنا يجبى إليه ثمرات كل شيء رزقا من لدنا ولكن أكثرهم لا يعلمون. خواهي تعالى منت أكا بسر خلقي مكيا لچن شوينا خواهي پروردگار لقرآن منت أكا بسريانا. أفرمي آية خواهي تعالى مالكي بو دروس نكردن كخلقي لهر چوار لاوە ڕووی تێئەکەن و دێن بۆ ئەوێ ئەو ماڵەی خوای پەروەردەگارەتانێ بۆتە هۆی ئەوەی ئەمن و ئاسایش لە ناوی ئەوانە دروست ببێ. ئەگینا لە دەوروبەری ئەوانە خەڵکانێک ئەفرێنرێن بەم لاو بەولایە، ئەکوژرێن بەم لاو بەولایە، بەڵام ئەوان خوای تەعالە ئەو نیعمەتەی ڕشتۆتە سەریانە کە ماڵەکەی خوا لەوێ و حتا کەسێک ئەگەر بکوژی باوکەکەی خۆی ببینایە لە دەوروبەری مەکە لاقينا أكردو وازي لإهنا لبر حرمتي أو مالا بيروزا. جاء من آسايشك كخواي پروردگار برقراري كرد بو أهل مكة جاي منتي خواي پروردگارا باشان خواي تعالى أفرميل لحرد شوار لا وخواي تعالى رزق الروزي بو مكة أنيريك كخواي ولاتي كيشبو وشكو بيابان كالرزق الروزي وميوهاتي كم تيابو. هروها خواهي تعالى لشوينك ترى أفرمي: فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. ديبا أوانا كناشكري خواهي پروردگار كان با عبادتي خواه بكن وبتاق تنيا خواهي پروردگار بپرستن شريكي بو قرار ندن أو پروردگاريك تيري كردن لبرسيتيو
ئاسایش و ئەمنی بەسەریانە ڕشت لە کاتێکا کە دەوروبەریان هەمووی ترس و بیمە. لە ڕاستیە ئەمن ئاسایش یەکێکە لەو نیعمەتانەی کە هەموو مرۆڤەکان بە فیترەت حەزی لێ ئەکەن. برسێتیش زۆر ترسناکە، بۆیە تێریش یەکێکە لەو مەطلبانەی، یەکێکە لەو داوایانەی کە ئینسان هەردەم لە ژیانیا بەدوایە ئەگەڕێ بە شێوەیەکی فتری و طەبیعی. لە کاتێکا کە ئەگەر وڵات ئەمن و ئاسایش بێ، لە کاتێکە ئەگەر وڵات لە خۆشییا بێ، ئەو کاتانە نەفسەکان ئیسراحەت ئەکەن، وڵات بەرەو پێشۆ ئەچێ، بەرەکەت و ڕزق زیادەکە، خەڵکی یەکتری زیاتر ئەناسن، علم و زانست لە وڵاتە بەرپا ئەبێ، خەڵکی ڕوو ئەکەنە عولەما و زانایان، پەیوەندی لە نێوان ئوممەتە زیاد ئەکا، لە نێوان تاکەکانی کۆمەلگایە پەیوەندی پتە ئەبێ، وشەی خەڵکی ئەبێ بە یەک، یعنی ئەبن بە یەک ئەگرن، خەڵکی هەموو ئیسراحەت ئەکەن، قازانج و سوود دێت و ئەڕوا بە ناو هەر هەموویانە، یعنی خەڵکی ئەگەڕێن دەسەکەن بە ئیشکردن، دەسەکەن بە کاسبیکردن، ئەم بۆ ئەو قازانجی هەیە، ئەو بۆ ئەم قازانجی هەیە. عیبادەت و خواپەرستیەکان ئەو کاتە بە ئیسراحەت و بە دڵنیاییەوە ئەنجام ئەدرێ، سنوورەکانی خوای گەورە بە جوانی جێبەجێ ئەکرێ، یاسا بە جوانی جێبەجێ ئەکرێ. بەڵام خوا پەنامان بدا ئەگەر ئەمن و ئاسایش نەمێنێ، ئەو کاتە ڕێگاکانی بانگەوازی خواییدا ئەخرێ، ئەو کاتە خەڵک بە ئاسانی ناگەن بە خێر و چاکە، ئەو کاتە خەڵک ناتوانن لا بکەنەوە بەلای عولەماکانیانە، ئەو کاتە پەیوەندی و سڵەی خزمایەتی ئەبچڕێ، ئەو کاتانە نەخۆشەکان هاوار ئەکەن نە دەوا هەیە و نە دکتۆر، مەعیشەتی خەڵکی تێک ئەچێ، خەڵکی دەربەدەر ئەکرێن لە وڵاتی خۆیان، لە خاکی خۆیان، لە ماڵی خۆیان، ئەو کاتانە خێزانەکان پچڕ ئەبن، هەرێکێ بەلایەکە ئەچێ، یەکێ ڕۆکاتە ئەم وڵاتەکە بۆ ڕزق و ڕۆزی و بۆ ئەمن و ئاسایش، یەکێ ڕۆکاتە ئەو وڵاتەکەی تر. پەیوەندی، تەبایی، خۆشەویستی، وعد و پەیمان لە ناو خەڵکیان نامێنێ، تجارەت نامێنێ، ڕزق ئاسان نابێ و قورس ئەبێت لە بەرچاو خەڵکی، درۆ زیاد ئەکا، ڕەزیلی زیاد ئەکا، خراپە زیاد ئەکا، دزی و جەردەیی زیاد ئەکا، ئەو کاتانە هەموو شتێک تێک ئەچێ، ئەو کاتە گەنجە جوانەکان پێش ئەوەی پێ بگەین ئەکوژرێن، ئەو کاتە ژنان بێوەژن ئەکەون، ئەو کاتە مناڵان یەتیم ئەکەوێ. یعنی بەڕاستی ئەگەر ئەمن و ئاسایش لە وڵاتان نەمێنێ هەمووی تێک ئەچێتە ملیەکە، و ئێمە ئەوە بە چاوی خۆمان ئەیبینین لە دەوروبەرەکەمانە، بە چاوی خۆمان دیتمان ئەوانەی کە گەورە تەمەنن، ئەوانەی کە کاتی گرانیەکە و ناڕەحەتیەکەیان بینی لە ساڵی سەرەتای نەوەتەکان، ئێمە بینیمان ئەگەر ئەمن و ئاسایش نەبێت چەند ناڕەحەتە بە چاوی خۆمان، و ئێسەش لە دەوروبەری خۆمانە ئەیبینین، دووزی خورماتوو 30 کیلۆمتر لە خۆمانەوە دوورە، سووریا وڵاتێکە حەق خاپور کرا، ئەبینین سووریەکان لەو وڵاتە دوورانەوە لەو شتێنانەوە گەیەنە لای ئێمە بۆ سوالکردن کە وڵاتێک بوو ئێمە تا ئێسەش میوەکەمان لە وڵاتەوە دێ، وڵاتێک بوو خەریک بوو پێش ئەکەوت لە سەنەعات و لە هەندێ بوارە، ئەگەر چی حاکمی زاڵمیش بەسەرەوە بێ. بەڵام سەیرەکەی ئەگەر ئەمن و ئاسایش نەمێنێ هەموو ئەو شتانە تێک ئەچێ. هەروەها برسێتی و گرانی خەڵک تووشی هەندێشت ئەکا بەڕاستی لە کاتێکا کە ئینسان تێر بێ ئەو شتانە ناکا، خەڵک بەرەو فاحیشە و بێ ئەخلاقی ئەچێ. ینی بە کورتی برسێتی و ترس، برس و ترس دوو دەردی گەورن، دوو دەردی کوشندن. دائما ستەمکاران، زاڵمان، دوژمنانی وڵاتان، دوژمنانی مسلمان حەزەکا وڵاتی ئیسلام دائما ترسی تیابێ، برسی تیابێ، دائما کەس ئەمین نەبێ لە خۆی بە پێچەوانەشەوە
نعمەتی ئاسایش نعمەتی تێری دوو نعمەتی گەورن خوای پەروەردگار ئەیەوێ بۆ مرۆڤەکان. هەر لەبەر ئەوە برا بەڕێزەکانم پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم ئەفەرمێ من أصبح آمنا في سربه معافا في بدنه عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بما فيها. أفرمي أجر كسي لما لكي خويا ولا نجتمعنا كي خويا بأمن آسايش بخوي سربناتوا أجر بيتو لا شيء صاغ به أجر بيتو خوراكي روجاني خوي لبردسيا به براسي كأنه دنيا هرهم ملكي خويتي براسي وايا برا بالرزا كانم. أم حديث صحيح الشيخ الباني تصحيح كاو إمامي الترمذي وما نيجريتوا. هل لبر أويك أمن آسايش لولاتانا برقرار ببه شريعتي إسلام حد حدودي داناوا أو هم حد حدوديك أي بينين لشريعتي إسلام هي لقوانين جيبجي كراوا حموي بو أوي أمن آسايش لولاتا لناو مسلمانانا برقرار ببه بو أوي مسلمانان سريعا ليتيكنا شيء ترسرون كاتا مسلمانان تنانت في غمر صلى الله عليه وسلم ئەوەندە تون بۆ لە جێبەجێکردنی ئەو قوانینانە و ئەو یاسایانە کە خوای پەروەردگار دای بەزاندووە لە کاتێکە کە ئافرەتێکی قوڕەیشی دزی ئەکرد لە عەشیرەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم قەراری دەستبڕینی بەسەرادرا گەورەکانی قوڕەیش ڕوویان ئەکردە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی حەیایان نەچێ ئەو ئافرەتە دەستی نەبڕێتەوە هەر جاریەکێکیان ئەنارد بۆ واستە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووڕە بوو چووە سەر منبەر فەرمووی ئەی باشە ئێوە بۆ کاتێک کە کەسێکی ناودار و خاوەن بنەماڵە دەوڵەمەند کاتێ خراپەیەکە کا و دزیەکە کا و خراپەیەکە کە حەزەکەن حەدی خوای بەسەرا جێبەجێ نەکرێ بەڵام کاتێ فەقیرێک و کەسێک لە بنەماڵەیەکی ناودار نەبێ ئەڕۆن بە زۆر ئەتانەوێ حەدەکان بەسەریا تەطبیق بکەن. قومەکانی پێش ئێوە بۆیە تیاچون چونکە ئاوایان ئەکرد دەی واللهی ئەگەر فاتیمەی کچی محەممەد دزی بکە ئەبێ دەسی ببڕمەوە بۆ ئەوەی ئیتر کەس بیر لەوە نەکاتەوە کە تعدا لە خەڵک کا مسلمانان بترسێنێ و بتۆقێنێ. هل لەبەر ئەوەیە خوای تعالى لە قورئانە ئەفەرمێ وەلەکم فی القیصاص حەیات يا أولي الألباب حتى تنانت كقراري كشتن أدري لإسلاما ولا محكمة إسلاما بو أويا كمسلمانان جيانيان خوش ببي چونك أجر كسيكي خراب كسيكي بياوكوش كسيكي جردا كسيكي دز كسيكي نية خراب أجر لنا ولاتا بكيفي خوي أمدي وأودي بكا وخلق بكوجي ومالي خلق بخوا مالي خلق تالانكا ريلا خلق بقري أجر مجالي بي بدري أو كاتا خلقي تري خراپەکار زۆرە بێ خەڵک تر چاوی لێ ئەکا و زۆرە بن بەڵام ئەگەرەوە حەدی خوای لەسەر جێبەجێ بکرێ ئیتر خەڵکی تر ناوێرن ئەو کاتە مسلمانان ژیانیان خۆشە بێ. بەچی ئەمن و ئاسایش جێبەجێ ئەکرێ برا بەڕێزەکانم بەچی برسێتی نامێنێ لە ناو مسلمانانە خۆشەویستەکانم خوای تعالى تأکیدمان لەسەر ئەوە ئەکات ئەفەرمێ بە ئیمان و بە تاعەت و بە خواپەرستی و بەجێبەجێکردنی فەرمانەکانی خوای تعالى ئەمن و ئاسایش و تێری لەناو مسلمانانە بەرپا ئەبێ بەڵام بە مەعسیەت و بە گوناح بەسەر پێچێکردنی یاساکان و شەریعەتی خوا و حکمی خوا ئەو کاتە لەناو خەڵکە ترس زیاد ئەکات برز زیاد ئەکات. خوای تعالى لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وأولئك هم المهتدون. أفرمي أو كساني كإيماني تواو أهينن باشان ظلم استمناكا وقورترين ظلم شريك قراردانا بوخوا وكو خواي تعالى لقرآن أفرمي لسرزماني لقمان كاتي نصيحتي كركي أكا يا بني إن الشرك لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. قورترين ستم شريك قراردان أو باشان ستم مكاني تر أجر شريك قراردان بوخوا أجر ظلم ستم بربابو معصيت بربابو جناح بربابو أو كات خلق
ترسی زیادەکە ئەمن و ئاسایش لە ناو خەڵکا کەم ئەبێتەوە و بەرەو تیاچوون ئەچێ برسێتی و نەکبەتی بە شوێنیان دێ. شریعەتی پیرۆزی ئیسلام زۆر تاکیدی لەسەر ئەوە کردووە کە ئینسان ئەمنیەت و ئاسایشی دینی پارێزراو بێ، ئەمنیەت و ئاسایشی نەفس و بەدەنی پارێزراو بێ، ئەمنیەت و ئاسایشی ماڵ و سەروەت و سامانی پارێزراو بێ، ئەمنیەت و ئاسایشی شەرەف و ناموسی پارێزراو بێ، ئەمنیەتی ئاسایشی مناڵ و زوڕیەتەکەی پارێزراو بێ. ئەمەیە لە شریعەتی ئیسلامە کە پێ ئەوترێ ضروریاتی پێنج ضرورەتەکە، ئەوەی کە ئیسلام زۆر جەختی کردووە لە قورئان و لە سونەتە و لە ئەقوالی عولەما و یاساکانە کە داڕێژراوە لەسەر پاراستنی ئەو پێنج شتە ضرورە. ئەمنیەتی دین کە پاراستنی دین ئەساسە، پاش ئەوە ئەمجا پاراستنی نەفس، ئەمجا پاراستنی ماڵ، ئەمجا پاراستنی شەرەف، ئەمجا پاراستنی زوڕیەت و مناڵ. ئەمانەش هەمووی لە وڵاتێکە ئەکرێ کە پڕ لە ئەمن و ئاسایش بێ. ئەمانە هەر هەموو لە وڵاتێکە ئەکرێ کە ئەمن و ئاسایشی تیا بەرقەرار بێ. بۆیە برا بەڕێزەکانم زۆر گرنگە ئێمە ئیهتیمام بین بە پاراستنی ئەمن و ئاسایشی خۆمان. زۆر گرنگە کە ئێمە بچووکترین شت نێڵین لەم وڵاتەی خۆمانە ڕووبدا کە ئەمن و ئاسایشی وڵاتمان تێک بدا. ئێمە وڵاتێکین سوپاس بۆ خوا، من مەبەستم کوردستانە و کوردستانیش بە عێراقی نازانم، بۆیە ئەڵێم وڵاتێکین سوپاس بۆ خوا ئەمن و ئاسایشمان تایە. من ئەڵێم ئەو پارچەیە کە دوژمنان بە زۆر و زۆرداری دامانێنە پاڵ عێراق و دامانێنە پاڵ ئێران و دامانێنە پاڵ تورکیا و دامانێنە پاڵ سووریا، ئەگینا ئێمە خۆمان ویلایەتێکی سربەخۆین لە وڵاتی ئیسلامە و ئێمەش دەوڵەتێکی تایبەتی خۆمانمان هەیە. ئێمە خوای تەعالا وڵاتی ئێمە و نیشتمانی ئێمەی کوردستانی ئێستا پاراستووە بە هەموو قەومیاتەکانیەوە. کەس حساسیت وەرنەگرێ کاتێ من ئەڵێم کوردستان. کوردستان بۆیە پێ ئەوترێ کوردستان یعنی بلاد الکورد، لەبەر ئەوە وڵاتی کوردە، چونکە زۆرینەی کوردە بەڵام عرب و تورکمانیشی تیا ئەژێ. ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو نەتەوەکان لە ناوێ ئەژێن، بەڵام ئێمە ئەمن و ئاسایشەی کە هەمانە لەم پارچەی کوردستانە پێویستە پاراستنی و ئەبێ پاراستنی ئەمن و ئاسایشی وڵاتەکەمان بخرێتە سەرووی هەموو دەستکەوتە شەخسی و حزبیەکانەوە. چونکە لەناو ئەم وڵاتە دینی ئێمە پارێزراوە، لەناو ئەم وڵاتە نەفس و بەدەنی ئێمە پارێزراوە، لەناو ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە ماڵ و سەروەتمان پارێزراوە. ئێمە بەم لەم وڵاتەیە شەرەف و ناموس و ماڵ و مناڵمان پارێزراوە. ئەگەر ئەم وڵاتە ئەمن و ئاسایشی تیا پارێزراو نەبێت، جارێکی تر زاڵمان و ستەمکاران و داگیرکەران بێن وڵاتەکەمان داگیرکەنەوە، ئەو کاتە کەس تەئمین نییە لە خۆی، کەس تاقەتی نییە خانوویەک بکا لەسەر خانوویەک، کەس تاقەتی نابێت تجارەت بکا، کەس ئیسراحەت ناکا مەگەر ناچار، یعنی مەگەر لە ناچاری. ئەو کاتە هەموو شتێک تێکەچێ لەم وڵاتە. بۆیە پاراستنی ئەمنیەتی ئەم وڵاتە ئێمە یەکێکە لە گەورەترین بەرژەوەندیەکان کە ئەبێت تاکی ئەم کوردستانە بە هەموو نەتەوەکانیەوە کاتیا ئەژێ ئەبێ بیپارێزین، ئەبێ بیپارێزین، ئەبێ محافەزەی لەسەر بکەین، ئەبێ هیچ مەسلحەتێکی شەخصی نەخەینە سەر مەسلحەتی وڵات، هیچ مەسلحەتێکی شەخصیمان یان حزبیمان نەخەینە سەر مەسلحەتی وڵات. هەموو ئەو ئەحزابانە کە لەم وڵاتە هەن کە منافەسەی سیاسی ئەکەن یا منافەسەی هەر بوارێکی تر ئەکەن، ئەوە هەموو لە وڵاتێکە ئەکرێت کە ئەمن و ئاسایشی تیابێ. ئەگەر وڵاتی ئێمە ئەمن و ئاسایشی تیا نەبێ و لە خەوفا بژین و لە برسێتیا بژین و لە ترس و بیما و لە داگیرکراویە بژین، بڕواتان هەبێ کەستان ناتوانن انتخابات بکەن، کەستان ناتوانن هەڵبژاردن بکەن، کەستان ناتوانن ئەو کاتە پادرێژکەن، دەسڵاتتان هەبێ، پرۆژەتان هەبێ، شەریکاتتان هەبێ. بۆیە گشتمان ئەبێ بیپارێزین. نابێت لەبەر خاتری مەسلحەتێکی کەم کورسیەک یان دوو کورسی لە پەرلەمانە ئەمن و ئاسایشی وڵاتەکەی خۆمان تێک بدەین. خەڵکانێکی زۆر لە هەڵبژاردننی پێشوو لەلایەنێک بوون و لە حزبێک بوون، ئێستا لە حزبێکی ترن، کێ ئەڵێ سبەی ناڕۆیتە حزبێکی ترەوە. بۆیە لەبەر خاترەوەی حزبەکەت بدۆڕێ نابێ ئەمن و ئاسایشی وڵاتەکەمان لەدەست بدەین، لەبەر خاتری ئەوەی کە فکرەت بگۆڕێ و
هەندێک عقلیەتت بگۆڕێ نابێ ئەمن و ئاسایشی وڵاتەکەمان لەدەست بدەین. کوردستان پاش دین و ئیمان لەسەرەوەی هەموو بەرژەوەندیەکانە، لەسەرەوەی هەموو بەرژەوەندیەکانە. بۆیە ئەبێ پارێزگاری لێ بکەین، ئەبێ هەمومان بە یەک چاو، بە یەک دڵ، بە یەک جەستە لە خزمەتی وڵات و نیشتمانی خۆمان نابین. ئامان برا بە ڕێزەکانم، من ئەو شتانەی کە ئەبنە هۆی پاراستنی ئەمنیەت لە وڵاتە و بەدەستهێنانی ئەمن و ئاسایش و تێری ئینشاءڵڵای خەمە وتارەکانی داهاتوو. بەڵام تەکید لەسەر ئەو خاڵە ئەکەم زۆر کە ئێمە نابێت 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 هیچ شتێوەمان پێ بکە کە خائین بین. بۆیە ئەبێت پارێزگاری لە وڵاتمان بکەین. ئەم انتخابات و هەڵبژاردنانە تەنها وەسیلەیەکن، نابێ لێمان بگۆڕێ، نابێ ببێتە هەدەف. إلا مهم ئەوەیە من سەر بکەوم یا ئەم سەر بکەوێ، ئەو بڕاتە پەرلەمان یا ئەو بڕاتە پەرلەمان. ئەوەی کە ئەچێتە پەرلەمان هەمووی کوڕی ئێمە نییە، هەمووی لە عەشرەتی ئێمە نییە، هەمووی لە خزم و دۆستانی ئێمە نییە. ئیتر کەی کێشەیە کێ بێت و کێ نەبێ. مهم ئەوەیە کەسانێکی دەستپاکی، داوێن پاکی، بە ئەخلاق، بە ڕەوشت بتوانن دیفاع بکەن و شتێلێکمان بۆ دیفاع لە شتێ بکەن. ئەو ئەگەرچی هەموو شتێک ئەوەی کە ئێمە ئەمانەوێت لە پەرلەمانە چارەسەر ناکرێت. زۆر مەسائلەیە لە پارلەمانە چارەسەر ناکرێت. پەرلەمان دەرمانی هەموو دەردێکمان نییە. پەرلەمان هەندێک شت لە پەرلەمانە ئەتوانی چارەسەر بکرێت. بۆیە بەڕێزانم، خۆشەویستانم، نابێت هەدەفە گەورەکەمان لەبیر بچێ کە پاراستنی نیشتمانە و پاراستنی ئەمنیەتی وڵاتمانە. داواکارم خۆی پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدا، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بێ، تێری و خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقەرار بێ. یا ڕەبی خوایە لە ترس و لە برس و لە ستەممان پارێزی. یا ڕەبی خوایە لە غەش و لە فێڵبازی و لە تەزویر بمان پارێزی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت تەبایی و خۆشی بخەیتە نێوانمانەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت یەک دڵمان بکەی، یەک جەستەمان بکەی، یەک لاشەمان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هەر کەسێک چاوی بەرایی نادا بە وڵاتە و ئەوێت ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە تێک بدا. یا ڕەبی خوایە بە دەردی خۆیەوە مەشغوڵی کەی، ئێمەی لەبیر بۆیتەوە، خەڵکی کوردی لەبیر بۆیتەوە، کوردستانی لەبیر بۆیتەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت جارێکی تر نەڕۆینەوە ژێردە سیستەم. یا ڕەبی نەکەوینە ژێردە سیستەم کاران. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بە نەخۆشەکانمان بکە یا رب العالمین، شیفایان بدە یا الله. یا ڕەبی بەزەید بە مردوەکانمان نابێتەوە. یا ڕەبی خوایە، یا ڕەبی قەبرەکانیان بۆ بکەیتە باخچەیەک لە باخچەکانی بەهەشت. یا ڕەبی خوایە ڕەحم بە گەنجەکانمان بکەی. یا ڕەبی هەموو چین و تایفەکانی ئەم وڵاتە هیدایەت بدەی بەرەو چاکە ببەی، بە تایبەتی ئافرەتان و خوشکانمان. یا رب العالمین خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئیسلاحمان بکەی. ئامین ئامین.